وداعا يا شهر رمضان على وداعك حرقة مال آوايت ليكم أي مانجي في روزي رمضان يا شهر العتق من النيران فعساك ربي قد قبلت صيامنا يا شهر العتق من النيران أي أو مانجيك وها جردني مروفكان بهوكاري شكويتو بهوكاري دابزيني وحي لما انجيتوها خلشي قردني لآقري دوزخ رزقار أبي يا شهر الصدقة والإحسان أي أو مانجيك دولة منكان بأندازيك دليان نرم أبي لبان زكاة كان يانا وإفطار بو خلشي ريك أخن بارب خلشي أدن هاوكارين خوش أكن مانجي چاکە کاری ئەوە کەوا مانگی ڕەمەزان بەرەو تەواوەتی و کامل بوون ئەڕوا اینجا نوقسانی ئەهێنێ و خەڵک خۆی بۆ جەژن حازر ئەکات چۆن مانگی ڕەمەزان لە یەکەم ڕۆژ پێشوازیمان لێکرد زاد و زەخیرەمان بۆی کڕی ئەچم لە فڵان شوێن تەراوی حەکەم لە 15 مانگەوە ئەڕۆم بۆ عەمرە ئێستاکە ئێواش کردنەتان تێکەوتووە کەی تەیارە هەیە کەی بڕۆینەوە مناڵەکان چاوەڕێەکەین لێرە سەرفترە بدەم لەوێ سەرفترە بدەم ڕۆژێک دێ سەرفترەی تابوتەکەت چاوەڕێت ئەکا چۆن ئەم ڕەمەزانە بەلا تا تێئەپەڕێ ڕۆژێک دێ بەلای خزم و کەس و کارا تێئەپەڕی بەڕێزان ئێمە ئەم ئیسلامەمان بۆ هاتووە قەدری نازانی قەسەمەن بالله تاڵاوی کوفر نەچووە بەدڵتا دەبا لە مجتەمەعاتێکی بێدین گەورە بیت کە کاتێک ئێمە کچەکانمان لە مناڵیەوە پەروەردە ئەکەین لە 18 ساڵی لەگەڵ زاوەکانمانە شەڕیان لەسەرەکەی بەڵام لە مجتەمەعاتی بێدینی لە مناڵی پەروەردەی ئەکا کە بوو بە 17 یان ئەبێ پارەی ئاو و کارەباکەم لەگەڵ بدەی یان بڕۆ خوا حافیزت دایک و باوک جگەر گۆشەکانی خۆیان دەرئەکەن ئێمە کاتێک کە یەکێکمان ئەمرێ لە کاتی گەرمەی گریان و باوکە ڕۆی خۆمانین لە وەسف و سەنای باتڵی کەس و کارەکەمانین خەڵکی کۆ ئەبنەوە بە هەزاران کەس ئاو گەرم ئەکەن تابوت ئەهێنن کفنی بۆ ئەهێنن ئەینێنە قەبر زۆر جار مەسرفی تەعزیەکەشمان ئەکەن ئێمە قەدری ئەم ئیسلامە نازانین کاتێکە نەخۆشێکمان هەیە بە ڕوویەکی زۆر مستعلیشەوە ئەڕۆین تەکلیف لە دکتۆرەکە ئەکەین ئەڵێن تۆ پیاوێکی لە خواترسی بۆ ناینیوەی بە بەلاش بۆمان بکەی چەند کەس لە ئێوە تەکلیفتان لە مامۆستایەکی ئاینی کردەوتانە ئیشی خۆیەتی ئەبێ بیکە ئەی مەلا ماریژن نابڕێ چی ئەکا ئەی مەلا نایە بۆ سڵح چی ئەکا دەبا ئەوی ئیسلامە نەبوایە توش ئەوە نەدەنگت دلێر بوایە بتوانێ ئەو شتانە بکەی بزا لە هەموو مجتەمەعاتی کوفرا هیچ کەسێک ئامادەیە 5 دقە لە کاتی خۆی بگرێ و نەسیحەتت بکە چکە مجتەمەعاتی بێدین مجتەمەعاتی دوور لە ڕەمەزان مجتەمەعاتی دوور لە تەوحید و ئیسلام و ئیتیباعی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام لە ژیانێکی پڕچەرمەسەری ئاژین بەڕێزان ئێمە قەدری ئیسلام نازانین هەتاوەکو ئەو ئیسلامە شەیئەن فەشەیئەن لە ماڵ و لە کۆمەڵگەکەمان دوور ئەکەوێتەوە اینجا ئەزانین ئێمە کەوتینەتە چ گێژاوێکەوە بۆیە خۆشەویستان و بەڕێزان مانگی ڕەمەزان کە هاتە ژیانی هەر کەسێک کە هاتە ماڵی هەر کەسێک ڕێزی لێ نەگرت پەروەردگار ئەو ماڵ و خانەوادەیە زەلیل ئەکا بە ئەندازەیەک کە ڕۆژ بە ڕۆژ مستەقبەلێکی نادیار چاوەڕێ بکا بەڕێزان بۆیە شاعیر ئەفەرمێ كل شيء إذا ما تم النقصان فلا يغر بطيب العيش إنسان وهذه الدار لا تبقى على أحد ولا يدوم على حال لها شان أفرمي كل شيء إذا ما تم النقصان أو كوا مانجي رمضان برو تواوتي وكامل بون أروا إن جاء نقصاني أهيني وخلق خوي بوجج حاضر أكاد هيج مروفيك بوينية بخوش يكاني جياني دنياي مغرور بيتو خوي نناسيت وهذه الدار لا تبقى على أحد چۆن مانگی ڕەمەزان لە یەکەم ڕۆژ پێشوازیمان لێکرد زاد و زەخیرەمان بۆی کڕی ئەچم لە فڵان شوێن تەراوی حەکەم لە 15 مانگەوە ئەڕۆم بۆ عەمرە ئێستاکە ئێواش کردنەتان تێکەوتووە کەی تەیارە هەیە کەی بڕۆینەوە مناڵەکان چاوەڕێەکەین لێرە سەرفترە بدەم لەوێ سەرفترە بدەم ڕۆژێک دێ سەرفترەی تابوتەکەت چاوەڕێت ئەکا چۆن ئەم ڕەمەزانە بەلا تا تێئەپەڕێ ڕۆژێک دێ بەلای خزم و کەس و کارا تێئەپەڕی ڕۆژێک دێ هیچ شتێکی ئەم دنیایە هیچ حاڵێکی ئەم حاڵە وەکو خۆی نامێنێتەوە هەمومان مسافرین و ئەبێ بڕۆین ئێستاکە کە سوکاری خۆمان بەدەستی خۆمانە بین بۆ گۆڕستان بەڵام ڕۆژێک دێ کە سوکارەکانمان ئەمان بن بۆ گۆڕستان و ناشێڵن لەگەڵیانە بڕۆینەوە بۆیە بەڕێزان هەر ئەوە ناڵێم وداعا يا شهر رمضان ماڵ ئاوایت لە یەکەم ئەی مانگی پیرۆزی ڕەمەزان یا شهر العتق من النيران ئەی ئەو مانگەی کەوەها گردنی مرۆڤەکان بە هۆکاری شکۆیت و بە هۆکاری دابەزینی وەحی لەم مانگەیتووە خەڵکی گردنی لە ئاگری دۆزەخ ڕزگار ئەبێ یا شەهرە الصەدەقەتی والئیحسان ئەی ئەو مانگەی کە دەوڵەمەنەکان
بە ئەندازەیەک دڵیان نەرم ئەبێ لەبان زەکاتەکانیانەوە ئیفتار بۆ خەڵکی ڕێک ئەخەن پارە بە خەڵکی ئەدەن هاوکاری نەخۆش ئەکەن مانگی چاکەکاری یا شەهرە الصیامی والقیام ئەی ئەو مانگەی کە هەر کەسێک لە ئێمە بە خۆشمەوە تاقیم کردوێتەوە والله یەک ڕۆژێک بە سونەت بە ڕۆژوو ئەبم ئەو ڕۆژە تا ئێوارە لەبەر سەر ئێشە ئیدارام نییە والله 26 ڕۆژی ڕەمەزانم بەڕێ کردووە دوو جار سرم ژانی کردووە دوو جار یەکەم شەو کە لە سلێمانی دەرچوون بۆ مەدینە لە قەلەقی سەفەرەکەمە و ئەو ڕۆژەشی کە ئیحرامم بەس لە مەدینەوە بۆ ئێرە سبحان الله ئەو نانەی ئەوێم نەخوات ئەو خەوەی ئەوێم نەبوو ئەو ئیسراحەتەی ماڵیشم نەبوو پەروەردگار هیدایەتی دام ئێوەش وەکو منوان ئەو مانگەی کەوەها خۆمانمان بۆی حازر کرد مانگی خێر و خۆشی مانگی ئیسراحەت مانگی ڕۆژووبوون مانگی هەستکردن بە ئالام و ئێش و ئازاری فوقەڕا ئەو مانگەی کە هیچ کەسێ لە ئێمە ئامادە نییە دە ئایەت بخوێنێ لە شەو نوێژە ئیمامەکە یەک جوزء قورئان لە پێشمانەوە ئەخوێنێ و بە خەیاڵیشمانە نایە ئەگەر بێت و لە غەیری مانگی ڕەمەزانە هەرچی خواردنی خۆشی دنیا هەیە بیکەی لە مزگەوتێکی کوردستانە ناتوانی بە ئەندازەی تەراویحێ خەڵک کۆکەیتەوە کە خەڵکی خۆی دێ مانگی نوێژ و تەراویح و ڕۆژ و خوات لەگەڵ یا شەهرە السجود والخشوع والركوع ئەی ئەو مانگەی کە لە ڕکوعە بە دەقە و دوو دەقە ئەمێنینەوە لە سوژدەیە بە 4 دەقە و 5 دەقە ئەمێنینەوە ئەو پەڕی خشوع و زەلیلیمان بۆ دێ لە غەیری مانگی ڕەمەزانە ئەم نیعمەتانە نییە بەڕێزان ئەو مانگەی کەوەها مانگی چاکەکاریە یا شەهرە العتق من النار ئەی ئەو مانگەی کەوەها خەڵکیت لە ئاگری دۆزەخ بە هۆکاری بەرەکەتی عیبادەت و تەوحیدەکەتەوە ڕزگار کرد یا شەهرە القورئان أي أو مانجيك قرآن تيادا بزي وبرورجار أفرمي شهر رمضان الذي أنزل فيه القرآن هدى للناس وبينات من الهدى والفرقان أي أو مانجيك وها أم قرآنها تخوار وبوبه هوكاري رزقار بورمان بوبه هوكاري تنظيم كردني حياتي بيني دايك وباوك وكر جنو ميرد دراوسي خزمو كسوكار ريخشني كوم عدالتي اجتماعي لبين مانا أم قرآن نبوايا كوك پروردگار فرميه هدى للناس وبينات من الهدى والفرقان شويني رينموني هدايتي مروفكانا راس كرنوي حق باطله سبحانه وتعالى بو اندازه ام قرآني بنازداري داقر